ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی ئاوکار ماتوونەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ کۆبوونەوەی خانەنشین کراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران ناڕەزایەتی خەڵکی شاری شنۆ لە ئاست بڕینی بەردەوامی کارەبا خۆپێشاندانی خەڵکی بەهاباد دژ بە ڕادەستکردنی معدەنی چاهگەز کۆبوونەوەی خانەنشین کراوانی معدەن و فولاد لە ئیسفەهان و کرمان کاتیبوونی 96% گرێبەستەکانی کرێکاران لە ئێران و دوایین زانیاری لەسەر ئاماری قوربانیانی تەقینەوە لە بەندەر ڕەجایی کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران ڕۆژی یەکشەممە حوتی گوڵان خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی کرماشان، تاران، ئەهواز و شوش دژ بە دۆخی خراپی معیشەتیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی تامینی اجتماعی بە کۆبوونەوە لە بەردەمە و ڕێکخراوە و وتنەوەی دروشم دژ بە دەوڵەت خوازیاری زیادکردنی هەڵدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و پەرداختی ئاوسانسازی هەڵدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و پێدانی مەزایای خانەنشینی بوون. ناڕەزایەتی خەڵکی شاری شنۆ لە ئاست بڕینی بەردەوامی کارەبا بە پێی هەواڵی گەیشتوو خەڵکی شارستانی شنۆ لە ئاست بڕینی بەردەوامی کارەبا ناڕازین و داوای چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان دەکەن. بە وتەی هاونیشتمانیان لە 24 ساعتی ڕۆژدا 8 ساعت بەڕقیان نییە و پچڕانی بەردەوامی کارەبا بۆتە هۆی سووتانی کەلوپەلەکانیان. هەروەها نەبوونی کارەبا زیانێکی زۆری لێداون و مادە خۆراکیەکانی نێو یەخچاڵەکانیان لە ناوچووە و کاتێک پەیوەندی بە ئیدارەی بەرقیشەوە دەگرن کەس وەڵامیان ناداتەوە. دەست بەسەرکردنی هونەرمەندێک لە شاری ماکۆ ڕۆژی یەکشەممە حوتی گوڵان هونەرمەندێکی خەڵکی شارستانی ماکۆ بە ناوی حەسەن ئەحمەد ببورن حەسەن ئەحمەدی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم بە بێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی حەسەن ئەحمەدی بە وێ ڕای پشکنینی کەلوپەلی ئەو شارۆمەندە ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ناوبراو لە بەردەستدا نییە. یان لە دەستانی کرێکارێک لە شاری بۆکان ڕۆژی شەممە شەشی گوڵان مەخزەنی سوتەمەنی یەکێک لە پۆمبەنزینەکانی جادەی بۆکان سەقز تەقیەوە و بۆ هۆیەوە سێ کرێکار بە سەختی بریندار بوون، بەڵام یەکێک لە بریندارەکان بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستداوە. بە وتەی سەرۆکی ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی بۆکان کرێکارانی ئەو پۆمبەنزینە سەرقاڵی پاکردنەوەی یەکێک لە مەخزەنەکانی گازۆیل بوون کە بەهۆی دزەکردنی بەرق ئەو تەقینەوەی ڕوویداوە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا سێ کرێکار بریندار بوون کە بەداخەوە یەکێکیان بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستداوە. خۆپێشاندانی خەڵکی بەهاباد دژ بە ڕادەستکردنی معدەنی چاهگەز ڕۆژی یەکشەممە حوتی گوڵان خەڵکی شارستانی بەهاباد و شۆفێرانی بارهەڵگری ئەو شارە دژ بە بڕیاری دەوڵەت بۆ ڕادەستکردنی معدەنی چاگەز بە شرکەتەکانی چۆغارتی باق و چادرمەلوو و ڕژاونەتە سەر شەقام و خۆپێشاندانیان کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دەوڵەت معدەنی چاهگەزی بۆ ماوەی 20 ساڵ ڕادەستی شرکەتەکانی چۆغارتی باق و چادۆرمەلوو کردووە و ئەو بڕیارە بۆتە هۆی نیگەرانی و ناڕەزایەتی دانیشتوانی شارستانی بەهاباد. ناڕازیان بە خۆپێشاندان لەسەر شەقامەکانی بەهاباد ڕایانگەیاندووە کە دەوڵەت بە دەرکردنی ئەو بڕیارە زیانی ئابووری لە خەڵکی ئەو شارەداوە و ژیان و معیشەتی هەزاران کرێکاریشی خستۆتە مەترسیەوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی معدەن و فولاد لە شارەکانی ئیسفەهان و کرمان خانەنشینکراوانی سەنعەتی فولاد و معدەن لە شارەکانی ئیسفەهان و کرمان ڕۆژی یەکشەممە حوتی گوڵان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکرانی داخوازیەکانیان کۆبوونەتەوە. خانەنشینکراوانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم دژ بە دەوڵەت خوازیاری زیادکردنی هەڵدەست بە کردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی پێدانی بیمەی دەرمانی کارامە پەرداختی مەزایای خانەنشینی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوو. ناڕەزایەتی بەندکراوانی ئەڤین دژ بە هەڵوەشانەوەی پەروانەی وەکاڵەتی محەممەد نەجەفی 5 بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین لە نامەیەکدا
هەڵوەشاندنەوەی پەروانەی وەکاڵەتی محەممەد نەجەفی پارێزەری زیندانیکراوی دادگستەریان محکوم کردووە. محەممەد نەجەفی لە پارێزەرانی مافی مرۆڤ ئێرانە کە وەکاڵەتی زۆرێک لە بەندکراوانی سیاسی لە ئەستۆدا بووە، بەڵام ناوبراو بە کۆمەڵێک تۆمەتی ناڕەوا تۆمەتبار و زیندانی کراوە. لە ڕۆژانی ڕابردوودا پەروەندەی وەکاڵەتی ئەو پارێزەرە ئازادیخوازە لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە هەڵوەشێنراوەتەوە و ئەو بابەتە ناڕەزایەتی بەندکراوانی سیاسی بە دوای خۆی داهێناوە. 5 بەندکراوی سیاسی زیندانی ئەڤین بە ناوەکانی ئەبولفەز قەدیانی، مستەفا تاجزادە، عەلیڕەزا بەهەشتی، سیامەک ئیبراهیمی و مێهدی مەحموودیان لە بەیاننامەیەکدا بڕیارەکەی دەستگای قەزایی ڕژیمیان بە نایاسایی و سیاسی ناوبرد و خوازیاری کۆتایهێنان بە سەرکوتی پارێزەرانی ئازادی و دادپەروەری بوون. کاتیبوونی 96% گرێبەستەکانی کرێکاران لە ئێران. سەرۆکی یەکێتی کرێکارانی قەراردادی و پەیمانی ڕایگەیاندووە کە زیاتر لە 96% گرێبەستەکانی کرێکارانی قەراردادی و پەیمانی کاتیە و ئەو بابەتە ئەمنیەتی پیشەیی و معیشەتی کرێکارانی خستۆتە مەترسیەوە. فەتحوڵڵا بەیاد ڕایگەاندووە کە کاتیبوونی گرێبەستەکان نیگەرانی لای کرێکاران و بنەماڵەکانیان ساز کردووە و کارگەرانی قەراردادی و پەیمانی ناچارن هەر ساڵ گرێبەستەکانیان نوێ بکەنەوە. هەروەها زۆربەی و گرێبەستانە لە بەشەکانی ساختمانسازی، نەوت و گاز، پێترۆشیمی و خزمەتگوزاری تۆمارکراوە و کێشەیەکی گەورەی بۆ کۆمەلگای کرێکاری ئێران دروست کردووە. دوایین زانیاری لەسەر ئاماری قوربانیانی تەقینەوە لە بەندەرڕەجایی. بە وتەی میدیاکانی ڕژیم، ڕێژەی قوربانیانی تەقینەوە لە بەندەرڕەجایی بۆ 40 کەس بەرز بۆتەوە و ڕێژەی بریندارەکان سنووری 1242 کەسی تێپەڕاندووە. ڕۆژی یەکشەمە بەرپرسانی کۆماری ئیسلامی باسییان لە کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە کردبوو، بەڵام چەند کانتینەری دیکە تەقیوەتەوە و هەوڵی هێزەکانی ئاگرکوژێنەوە بۆ دامرکاندنەوەی ئاگرەکە بێ ئاکام ماوەتەوە. بەرپرسی ئۆژانسی هۆرمۆزگانیش ڕایگەیاندووە کە بەشێکی زۆر لە قوربانیانی ئەو ڕووداوە شناسایی نەکراون و تەرمەکانیان بە تەواوەتی سوتاوە. هەروەها ژمارەیەک کرێکار چارەنووسیان نادیارە و چالاکانی مەدەنی بەلوچ گیانبەختکردنی 6 کرێکاری بەلوچ و 3 کرێکاری کوردیان پشتڕاست کردوێتەوە. هەروەها جێگای ئاماژەیە کە دەستگای قەزای ڕژیم پەروەندەسازی بۆ هەندێک لە میدیاکان کردووە و نوێنەرێکی مەجلیسی ڕژیم وتوویەتی کە تەقینەوەی هاوکات لە 3 ناوچەی جیاجیای بەندەری ڕەجایی کاری مادەی کیمیایی نییە و ئەگەری هەیە ئیسرائیل لە پژە ڕووداوە بێت. هەوڵی ڕژیم بۆ ئازادکردنی نرخینان. بە وتەی چالاکانی کرێکاری دەوڵەت گەڵاڵەیەکی بە مەبەستی ئازادکردنی نرخینان ڕادەستی مەجلیس کردووە و بڕیارە یارانەی ئارد بە شێوەی ڕاستەوخۆ بە خەڵک پەرداخت بکرێت. چالاکانی کرێکاری سەبارەت بە ئەگەری پەسەندکردنی و گەڵاڵەیە هۆشداریان بە دەوڵەت داوە و ڕایانگەیاندووە ئێستا کە نرخی نان لەلایەن دەوڵەتەوە دیاری دەکرێت هیچ چاوەدێریەک بەسەر نرخەکان و کوواڵەتی ناندا نییە. کاتێک نرخەکان ئازاد بکرێت بەشێکی زۆر لە چین هێژاری کۆمەلگا توانایی کڕینی نانیان نامێنێت و بە لە بەرچاوگرتنی ڕێژەی هەڵاوسان ئەو بڕەپارەیەکە وەکو یارانە بە خەڵگەدرێت لە ئێستاش بێبەهاترە بێت. بانکرانی ڕۆژنامەنووسێک بۆ دادسەرای کەرەچ. ئومید فەراغەت ڕۆژنامەنووسی خەڵکی کەرەچ لەلایەن لە قەیحەوتی دادسەرای گشتی و ئینقلابی و شارە بانگهێشت کراوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، ئومید فەراغەت بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە نیزام بۆ دادسەرای گشتی و ئینقلابی کەرەچ بانگهێشت کراوە و ئەبێ لە 5 ڕۆژی داهاتوودا خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. ناوبراو مانگی گەلاوێژی ساڵی ڕابردووش لەلایەن دادگای ئینقلابی کەرەجەوە بە هەمان تۆمەت بە 6 مانگ زیندان و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان محکوم کرابوو. سەپاندنی 41 ساڵ زیندان بەسەر 3 نەوباوەڕی مەسیحی لە تاران. لقی 36 دادگای پێداچوونەوەی پارێزگای تاران حکمی 41 ساڵ زیندان، 910 ملیۆن تمەن جەریمەی ماڵی و بێبەریبوون لە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکانی بۆ مێهران شاملووی، عەباس سووری و نەرگز نەسری پشتڕاست کردوێتەوە. ئەو 3 شارۆمەندە مەسیحیە پێشتر لەلایەن لقی 26 دادگای ئینقلابی تاران بە تۆمەتەکانی چالاکی تەبلیغی دژ بە ئیسلام، ئەندامەتی لە گروپە نایارەکانی ڕژیم و تەبلیغ دژ بە نیزام دادگای کرابوون. بە پێی راپۆرتەکان عەباس سووری بە 15 ساڵ زیندان، 15 ساڵ بێبەریبوون لە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان و 330 ملیۆن تمەن جەریمەی ماڵی، مێهران شاملووی بە 10 ساڵ و 8 مانگ زیندان و 150 ملیۆن تمەن جەریمەی ماڵی و هەروەها 11 ساڵ بێبەریبوون لە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان
و نەرگز نەسری بە 16 ساڵ زیندان 15 ساڵ بێبەری بوون لە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان و 330 ملیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژرانی 26 کرێکاری معدەن لەلایەن ئیسلامگەرەکانی نیجێریا. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕایگەیاندووە کە گروپێکی ئیسلامگەرە لە ئەیالەتی زانفاری نیجێریا هێرشیان کردوتە سەر معدەنێکی زێر و 26 کرێکاریان کوشتووە. بە پێی ڕاپۆرتە گروپە چەکدارەکانی نیجێریا بەردەوام هێرش دەکەنە سەر هێز ئەمنیەتەکانی ئەو وڵاتە و خەڵکی مەدەنی بە بارمتەگرن و گوندەکانیان دەسووتێنن کە نوێترین کردەوەیاندا هێرشیان کردوتە سەر دوو معدەنی زێر و سەرجەم 26 کرێکاریان کوشتووە و بەدەیان کەسیان بریندار کردو. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.